لە ڤالانتاینە گوڵێ بۆیەت یا گوڵە بیت؟ وەڵام ئەم کچە جوانە گوڵێکی بۆیەنام کە ڕاگەیاندکارە. من هاوسەرەکەم یەکەم کەس گوڵم بۆێنێ، بەڵام من خۆشەویستی خۆم ئەم جارە نایەم بە یەک کەس کە هاوسەرەکەمە ئەیەم بە نیشتیمانەکەم. من ڕۆژی ڤالانتاین لە تاک بە تاکی خەڵکی نیشتیمانەکەم پیرۆز ئەەکەم و گوڵی ڕۆح و خوێنی خۆم بۆیانەکەم بە گوڵی ڕۆژی ڤالانتاین و هەردەم ئەبمە قوربانی لە پێناو داواکاریەکانیانە. خواڵ ناگری هاوسەرەکەم درێخی ناکە، یعنی ڕۆژانی ڤالانتاین گوڵمان بۆێنێ بۆ خۆم وەردوم ناڵەکەشم. وەڵام من لێرە جارێکان لێرم گوڵ بۆ پێبەرم. ساڵی ڕابردوو گوڵم بۆ هاتووە. گوڵە بات بە تاکید لە چێوە؟ لەو هاوڕێیانەی کە لەگەڵمان نزیکن. تەنیا هاوڕێ بۆ؟ بە تاکیداوەڵا هاوڕێ بە تووشی کێشێکمان مەکە. ئەخێر هاوسەرگیری شوێنەکردە بۆیە پرسیاری واکەم. نانە هەر هاوڕێکانم گوڵیان بۆێناوم. ئەم ساڵ بەنیازی چی بکەیت؟ شتێکی تازە نیە لە مەنهەجمە. وەڵاهی لە لای خوێندکارەکانمە زۆر جاشتم بۆ هاتووە، بەس لەلایەن هاوسەرەکەمەوە تا ئێستا بۆم نهاتووە. هیوادارم ئەم جارە لە نەخۆشخانە بۆم بێنێ. لێرەواڵێم هەرچەندە خۆی هەموو شتێکە بۆ من، پشتیوانە پشگیری و هەموو شتێکە بۆ من. نازانم هیوادارم ئەم جارە گوڵێکم بۆ بێنێ. وەڵی گوڵێکیان بۆ هێنا، گوڵێکیان بۆ هێنا. باوەڕکە بیری ڤالانتاینیشم هەر نەبوو. یعنی زۆر سپاسی هەمووتانەکەم ڤالانتاینیشتان پیرۆز بێت. هیوادارم خۆشەویستان و ئەزیسانی ئێوە هەردەم لە بیریان نابن و بەسەرتان بکەنەوە لە ڕۆژی ڤالانتاینە.